محافظة على الوزاخوة وعلى الوثاقنا وجهة جملة حاليا أفضل من صالة 80 تقريبا حتى حفتي أجدي دتشتي مزح حفتر بد مثلا باقلامة در كافين دي خيار در كافين دي سير در كافين نه تقريبا ما حاليا بس باقل وخيار دي في أسبوعي در كافين سر جوية دنياش ما يبو فيري بازار نوکه وی ورزش ساله برای پتر مثلا دست پیکا زباشه و دست پیکا کرنگی و تشت گیایی اف تشت ورزی اوه زباش حالیان شیرانه تیتن و اف تشت مثلا حمزیات او پرتقاله و تشت واسه او اشترکات تیتن و قسمه کش مصری تیتن ئێمە لە 2016 بۆ جاری یەکەم ئەم وێزگە توێژینەمان لە ناوچەیە دوودانە بە دوو مەبەستی یەکەمیان تا دڵنیا بینە لەو توانی کە ئیهێنینە بازاڕەکانی خۆمانەوە تا چەند لەگەڵ کەشوهای ناوچەکەمان نابوونجێ و مەبەستی دۆمیان ئەوەیە کە براجووتیارەکانمان زیاتر خزمەتیان بکەین و دڵنیا بنەوە لەو توی کە ئەیچێنن پێشەوەی تۆکە بچێنن لای ئێمە تۆکەیان ئەبینی لە کواڵێتی و لە بەرهەمەکەەوە تەئەکید دەبوون ئەنجا تۆکە بچێنن. من وەکو سەرپەرشتیاری پرۆژەکە لێرەم لە ڕۆژی گواستنەوەی شەتڵەکان بۆ شوێنی هەمیشەی خۆیان چاودێرێکی وردی نەباتەکان ئەکرێ بە شێوەیەکی زانستیانە هەر لە ڕووی تەسمید و هەم لە ڕێی قەڵایەت چۆکردنی مێرۆزیان بەخشەکان و کەڕۆزیان بەخشەکان و تا کۆتایی. Центр космонавтики и авиации, павильон «Космос» — это одно из старейших зданий выставки, и здесь представлены основные передовые разработки, а также исторические образцы космической техники, множество документов, подтверждающих современную историю, а также аппараты, которые воплощают мечты полетов в космос. Выставка интерактивная и также является музейным пространством. Выставка очень понравилась. Конечно, в первую очередь понравилось, что все очень наглядно, очень много использовано цифровых технологий для наглядности, плюс очень много космических аппаратов. И вот так вот придя, можно посмотреть тонкости данной профессии космонавта, как это происходило, что сейчас происходит и что будет в дальнейшем.